ئەم هەموو فەیسبووکەی کە ئەمڕۆ هەیە، ئەو هەموو پەیجەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەیە کە هەمووی بە قووتی ئەو میلەتە بەدەستی کەسێک کۆمەڵە کۆ دەکرێنەوە، جا زۆر بێویژدانانە. کابرا دێنێ ڕسمێک وڵاو دەکاتەوە، وەڵا فڵان کەس نەخۆشە بەس بۆی لایک و کۆمنتی بۆ بێ، هێ فڵان کەس ساغ و سەلیمە، ئەزانن ناوێکی هەیە لە ناو خەڵکە بۆی یەکێ جوێنی پێ بدە، یەکی دوعای خێری بۆ بکە. مهمەیە ئەو هەر سوودمەندە بێت لە لایک و کۆمنتەکان، پەیجەکەی خۆی پێ دەوڵەمەندەکە. هیچ شەرم ناکا کە ئەمە درۆیە. ئەڵە فڵان کەس وەڵام مردووە، هەواڵێک بڵاو دەکاتەوە فڵان کەسیش کۆچی دوایی کرد، فڵان کەسیش فەقیرە ساغ و سەلامەتە لە ماڵەوە، بەس بەوەی خەڵکی بروژێنە و پەیجەکەی پێ دەوڵەمەندکە. لەولاوە هەر ئەو خاوەن پەیج و فەیسبووکانە زۆرێکیان کە بە پارە و نانی ئەو میلەتە بەخێو دەکرێن، دانراون بۆ لێدانی کەسایەتیە بەڕێزەکان، بۆ شکاندنی ئەم و ئەوانش سڵ لە هیچ بوختانێک ناکەنەوە. پسپۆڕێکی ئەوەندە بەهێزیان هەیە دەتوانێت وێنەت بۆ بێنە لە پەنا کەسێکەوە داینێ کە تۆ بە حیاتی نەتدیوە، ئەتوانێت دەنگت بێنێ و وای تەزویرکا کە خەڵک وابزانن ئەوە دەنگی تۆیە. هەموو شتێک بەڕێزان ئەمڕۆ دەکرێت. ئەوانە هەموو تەدریباتیان پێکراوە بۆ لێدانی کەسایەتیە بەڕێزەکان، بۆ شکاندنی کەسە بە حرمەتەکان، کەسە دیندارەکان، کەسە کاریگەریەکانی ناو کۆمەڵگا، بۆی لەم کۆمەڵگایەدا متمانە نەمێنێ و هەمووی هەڵدەکێت، تۆ بڕوات بە کەس نەمێنێ. ئەم کەسانە ئەوەندە لێزانن، وەڵڵا تۆ بە چاوی خۆت دەیبینی سپید لێ دەکەن بە ڕەش، ڕەش لێ دەکەن بە سپی.